چاوەڕوانی گەڕانەوەی زیادین. ئەو کەسەی جانگ دای بڕند لە خێزان و نیشتیمانەکەی. دوای 47 ساڵ گەڕایەوە. یەکەم دیداری لەگەڵ ڕزگاردایە کە بۆ بە ڕزگارکەری و هەموو هەوڵێکی دا تا بیگەڕێنێتەوە نیشتیمان و خێزانەکەی. ئێرەش گوندی بامەڕنەیە، کۆبوونەوەی گوندنشینان و چاوەڕوانیان بەڵگەی هیوا و خۆشەویستیان. هەرچەندە دوجار زیاد خۆی لەو جێگایە دۆزیەوە کە لە منداڵیدا بەجێهێشت بوو، بەڵام بامەڕنێ تەواو دیمەنێکی جیاوازە بەراورد بە یادگاریەکانی ڕابردوو. بۆمەڕنە دیت من ناوی دیکرد بۆمەڕنێ هەمی غەیریە تشێکەوەیکی کەون نەمایە قات تشتێکەون وێرە نەشۆڕا هەبوو ناویدی هەبوو وێرە جەهەکە بوو ئەو بوو ئەوێدی بوو. ئەم چاوەڕێ بوونەکە زۆر ڕاستی پشتی 47 ساڵە ڤەگەریانەوە بۆ بامەڕێ باژێرە وەکوێرێ پەیدا بی و لێ پەروەردە بی و پێشمەرگاتی دەمێ پێشمەرگاتی وەختی ئاوەرەت بیت بێ و هیچ بەلگێک مستەمسکاتێک وێ بیتن بەس هەم هیڤیا ڤەگەریانە کوردستانی دلێودا قەت نەبی دیسا ئەبروکەوەکی ناوچە کەس و کارێت ئەمە کەلوێرە حاضر بین بۆ وێ پێشوازیەک و پێشوازیەکەن پشتی ڤەقەتیانە دیر و درێ جارێکاتی ڤەگەریێتە سەرجی وارێ خۆر کوردستانە پیرۆز دیمەنێت گەلێکێت سەرنج ڕاکێش بین و کەسەوت هەواڵێت توێت تەمەنی زۆرۆکانیدا وەختەیە کۆ دیتە بە دیمەنێت گەلێکێت دڵخۆش کرد بین. زیاد تەواوی ئەو 47 ساڵە بە تەنها و بەبێ بەکارهێنانی ئامێری پەیوەندی و تەکنەلۆژیا بەسەر بردووە. هیچ ڕێگایەکی پێنەزانیوە بۆ دۆزینەوەی خێزانەکەی، تەنانەت ئاگاداری مردنی دایک و باوکیشی نەبووە. هەفتە پێنجە پیشتینەکسێ دو جۆ سێ جۆ جەیشە عێراقی ئەز فێرە دیگەتم بۆمەڕنێدا و گوتم توی هەری عەسکەریە و چوم عەسکەریە عەفو دا من دۆیرۆ و جەیشە عەفو نەدا. دیمایی که 4 جۆر ئەز گرتم ئەسەرۆم ڕەبیم. ئەچوومە ترکیە و برۆکردمە و ترکیە بوون زەهەی چێویتە گولێبی زەهیش بۆمەڕنی ئەو مەسوودێ مەبوو. ئەچوومە وێرە جەمانە ماوێ دیتکردن ترکیەدا و ئەم تۆتینە عێراقیدا ما ئەوێ خودمەشان شوورە خو سەورێ ڕە دیمایی که ئەم چوونە ئەوێ ئیرانێ هەفتە پێنج مەتەمارێکی چێکرد ئیرانێ دیگوتە مەتەمارە هەفتە و نەهێ پشتی شۆنشۆ تا گولێ بوو شۆنشۆژی چ بوو ئەم توێرە ڕەوان چیۆ ڕۆمان ترکیە 10 ساڵەکە ئەم چوونە سووریە حزب شەعبمە چێکرد ئەم چوونە سووریەژی کە 5 ساڵ ئەڵقامی شلومام ئەلمۆتیەمام دێرکە بەراوێ مەدگوتێ ئەلوێرە شنی گۆڕەبووم ئەچوومەیە لبنانێ گرتیێمە کورد هەبوو ئیسرائیلی گرتبوون تەسلیمی تونس کردبوون تونسێ تەسلیمی لبنانێ کرد گوتەمە بێتە هین بچم ببینە وانە بزبڕینە بە ئەجی چوومە وێرە ئەسمەمە لێرە ئێدی ئەسنەوە حەتە وەختی سەختی ژیان و دەربەدەری ئەوی کردو بە گەڕیدەیەکی بێناونیشان و بێناسنامە نەبوونی بەڵگەنامە نەیتوانیەوە کوردبوونی ئەو بسڕێتەوە و پەکی بخات. تشتێک نەبوو هینگێ ئەوێدی نەبوو کە ئەمشین عیلاقەتت خود گەلێک گرێ داین مەسەلە ئەو بهێت و بۆ بمان تێلاپۆنە گەل ئەوخفتن بۆ بمان خۆرج گوتێ وەرە نەچیۆ بهێت ئەو خوژی نە هەندێ ئەوێدی بوو یعنی شێت خلاص کەتن بهێت مەسەلە قۆچەخی بهێتە سووریە ڕۆ بهێتە عێراقێ و ئەمە مال وێرێ وایکێ ئەوێدیە کە هەموو هەندی ئەم هاتین ئێدی البەرمەجی بەرزە بوو یێدینە
اتصال مانو نه تلفن مانو. قالك كيف ما هو الحمد لله قالك سپاس يوان كان أبيت أب زحمة هندا بري قالك زحمة برحتك أف أو إنان يا بغير يا مال أخو أم سپاس يا كمازن بوانجي كان. جناجي بتاعي ما جالس. السلامة. ولا تاني بتاعي جناجي. مختار بۆڵێنی پێداوە ژنی بۆ بهێنێت لەمە دوای لەگەڵ برا گەورەکەی ژیان دەکات خۆشی و پێکەنین دووبارە گەڕایەوە دەبەرە بەهدینە و تایبەتی بامەرنێ وەختە مرۆڤ بەحسێ کوردایەتیە بکات و خەباتێ و قوربانیدانێ مرۆڤ نەشێت دەرباز بێت بەحسێ ماڵە ڕەمەزانێ حەدات نەکات ڕەمەزانێ حەدات خودانێ بابێ شەش هەفت کوڕەکە بوو كوراكيوي رحمتي الزهير كو ايكش كادر دسبيكت شورشا غولاني بو الجل خانم اخو الجل ايك دبرايت خو الجل سي چار حوالت خويدي كو جلك شوان شهيد بونش بامرنه الحفته و پنجش بامرنه درت كفن چن جايت كردستان باكور حتى كادرت شورشا غولاني كاي جوهر نامقو اوتين و يعني اوتين جهنوان و شورش دسبيت كت بشتين جل حفته و ششه كاي زيادو برايت خويد ديجي درت كفن بشتینگه بابی واجی دیگه واجی همی درد کردن یعنی اف مال باته همی پیک و الناف شورشه بونه که بهزاد ما بداخل کو نخوشه که زیادی پشتی 47 ساله بجارا اکت زفرد و بامرنه و مال خو اول قربانیت خبات نه قربانیت شورشه نه یه زفری که زیاد زفری و باب نمایه دیک نمایه برای مازن نمایه او مالا هندا مازن و تجی مروف و راوش برای که نخوشه مای و او جیه زوریوه یعنی زور سپاس بو کنیسا آنا بابتست و مطران بهزادی و که عبدالقادر یوان کاری که گله که مازن کرد ام جیل گلوان سر خطیبون سپاس بوان که بردوام ام آگه دارد کردین که چپنگاف هاتنا آویتن از کاری که فرمی چوب مع لبنان بشاف الفندق برای که کاک زیادی تلفن کرد گفت کاک عبدالقادر تو لبنانی مش گفتی بله گفت چه زیادی بینی بمن تشتك خوش بو يعني مش قلت كوك زيال فيري قلت نوفو نشانك داف من قلت من ابيديل ديف نوفو نشاني شي دي شي كوك زيادي بيني يعني من هزر كلي البيروت اجي سبيدي مسيارة قرتو اصل دي في نوفو نشاني شوم باجي راكد السهر اللي بقاعد بيجني زحلة شويري ده هي اشتورة شويري ده هي قبلياس بلعه ونكو دي زيادي مديوي بينم اوز دم بتا دف زيادي چه اویدی بیتم چون دیفینیا و نشانی من او برادر دید کو نووی کاک حسن کوبانیا وقتی من دیتی عمری ما 10 سال بون 15 سال بون از زیاد خوب بینم مش الجلا خفت کاک زیاد تمنیاسی از فلان کسم انا نیاسیم المهم چه پیدوی هم بو تبکین کو امشین یعنی تدبیت بزفریه و گوتی جلک از حس کن بلگه نبون وثیقه نبون جنسیه نبون تش نبون مجي كيش حزكو زيدا قلت اس هر بينغو بكو فوجا مدشم كوك زيادي بزفرينم ابا هر وكو يعني خوش ياك يبوم زیاد و خێزانەکەی دەزانن کە ڕابردوو ناگۆڕێت بەڵام بەڵێنیان بەخۆیان داوە لەمە دووە بە یادگاری جوان جێگەی کاتە لە دەست چۆکان پڕ بکەنەوە